بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم هەموو ڕۆژانێکی شەممە کاتژنێر 3:30 لە خزمەت پەرتووکی نایابی ئەددا و دەوای زانای پایەبەرز ئیمام ئیبن القەیمە ئەبین. محاضەرەکەمان ناو لێنا بە ناوی ئاسایشی ڕۆح، بەو ئومێدەی لە خزمەت کەلیماتی ئەم پیاوە گەورەیەدا دڵ و دەروون و ڕۆحمان ئاسوودە و ئاسایش و ئارام بێت. دیارە ئەم کتێبە نایابە زۆر زەرەکانی گوناهی بۆ ئێمە باس کردو و ئێستش ئەوێت جۆرەکانی گوناهمان پێ بناسێنێ. سەرەتا لەوە دەسی پێ کرد کە شەریک بۆ خوا قەراردان بە هەموو جۆرەکانیەوە خەتەرترین جۆری گوناهە لەسەر زەویە. هیچ گوناهێک نییە وەکو شەریک بۆ خوا قەراردان بێت. بۆیە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە درێژی ئەو بابەتەی بۆ باسکردن و ئەنواعی شرک و ئەوانەی هەموو لە خزمەتیا بوون. دواتر باسی قەتلی کرد کە ئینسانی ئیماندار ممکنە مؤمن بێت، چونکە لە مەسەلەی شیرکەکە لە ئیمان ئەچێتە دەرەوە، بەڵام لە ناو گوناهەکانە کە ئینسان نابەنە دەرەوە لە ناو دین گەورەترینیان بریتێ لە قەتل و کوشتن. لە دوای قەتل و کوشتن مەسەلەی زینا دێت. لە زینا و خەتەری زینا و ئەوانەی هەوو باس کردین. دوایی فەرمووی زینا خۆ لە خۆ دروست نابێت. زینا لە نەزەرەوە دروسە بێ و باسمان کرد، لە خەیاڵەوە دروسە بێ و باسمان کرد. چەند محاضەرەی هەر باسی خەیاڵمان کرد، چەند خەتەرە لەسەر پێناسەی ئینسانەکە خەیاڵ. ئەگەر ئەتەوێت کەسێکی زۆر ئەمین خۆتە پێ بناسێنە سەری خەیاڵی خۆت کە تا خۆت بناسی. دوای ئەمە باسی لە فەضات دەکات، ئەو وشانەی کە بە زمانی ئینسانە دێن، چونکە خۆتۆی سێهەمە دوای لە فەضات خۆتوات دێتە پێشەوە ئینسان تووشی گوناهەکە ئەبێت. واتە ئینسان لە نەزەرێکەوە تووشی خەیاڵات ئەبێ، اینجا تووشی قسەکردن ئەبێ، اینجا تووشی زینا ئەبێ. لە فەضاتە ئەم زانە پایەبەرزە ئێمە ڕائەگرێ لەسەر زمان ڕامانەگرێ. ئەفەرمێت سبحان الله، ئەبێ ئینسان زۆر ئاگای لە وشەی بێت، قەت قسە نەکا لە شتێکە ئیلا قازانجی تیا بکە، قازانجێکی ئوخڕەوی. کەلیمەیەک لە زمانی بێتە دەرەوە هەتاوەکو دینی پێ زیاد ببێ، کەوابوو ئەگەر ویستی قسە بکە با بوەستێ. کە ویستی قسە بکات ئەفەرمێ با بوەستێ. فإذا أراد أن يتكلم بالكلمة نظر بعد تبروانه هل فيها ربح وفائدة أم لا. ئەم وشەی لە زمانی دەرەچێ ئایا بۆ دین و دینداری فائیدەیەکی یا فائیدەی نییە. فإن لم يكن فيها ربح أمسك عنها. ئەگەر قازانجی تیانەوە با زمانی خۆی بگرێ نەیڵێ. ئەگەر قازانجی تیا بوو اینجا سیرکە ئایا ئەو وشەیە وشەیەکی باشتر لەوە هەیە بێڵە و قازانجی زیاتر کایەنە. لە قازانجەیە، بەڵام کام قازانجیان چاکترە، کام وشە باشترە. ئەفەرمی ئاگای لێبێت قەت کەلیمەیەک نەڵێ ئەگەر باشتر لەو کەلیمە هەبێ، هەر ئەجری دەسەکەیە، بەڵام ئەمە کەلیماتە کام وشە باشترە، جوانترە، ئەجری زیاترە، ئەوەیان با بەکاربێن. ئەفەرمی ئەگەر ئەتەوێ بزانی دڵ چیتیایە، دڵی خەڵکی چیتیایە، سەری زمانیان کە زمانیان دەلیلی دڵەکانیان. ئەفەرمێ سبحان الله، یحیە کوڕی موعاذ فەرموویەتی دڵی ئینسان وەکو مەنجەڵێک ئەوهایە، مەنجەڵێک. ئەم مەنجەڵە کەس نازانێت چیتیە، بەڵام کوڵەدا. ئەو کەوچکەیکەوە لە ناو مەنجەڵەکە شتی پێ دەرەهێنی، ئەو بریتێ لە زمان. سەیری زمانەکە بکە، سەیری ناو ئەم کەوچکە بکە کە شت دەرەهێنێ، پێت ئەڵێ ئەم زمانە ئەم دڵە چیتیایە. ئەفەرمێ زمان ئیشی زۆر گەورەی هەیە. تۆ ئەتوانی چێژی هەموو خواردنێکی پێ بکەی و ئەتوانی چێژی دڵ و عەقڵی خەڵکی پێ بکەی. چونکە ئەو کەسێک کە قسە ئەکات و ئەزانی قووەتی علمی ئەو کەسە، عەقڵی ئەو کەسە چی لە دڵ و خەیاڵ و مێشکەیەتی.
ئینسان هەندێک جار پێویستی بەوەی لە مەجلیسەکانی بێتە دەرەوە، لە مەجلیسی هاوڵ و دۆست و عەزیزەکانی بێتە دەرەوە، بزانێ هاوڵ و عەزیزەکانی باسی چی ئەکەن، چونکە ئینسان پیاوی مەجلیسی خۆیەتی. سیرکە بزانێ ئەوان باسی چی ئەکەن. ئەگەر باسەکان باسی دنیاوین، ئێوە خەڵکی دنیاوین. ئەگەر باسەکان باسی غیبەتی خەڵکە کابوو، ئێمە گۆشتخۆرەکانی سەرزەوین، گۆشتی براکانمان نەخۆین. ئەبێ ئێمە زۆر بە وریایی لە مەسەلەی زمان بڕوانین. زمان پێناسەی ئێمە ئەکە. بۆیە ئەفەرمێ بزانە کە هەموو ئەوەی کە خەڵک تۆی پێ ئەناسێت تەنها زمانتە. ئەگەر هیچ قسە نەکەی، هیچ کەسێک نازانێت تۆ چیت. بۆیە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ دقەتی ئیمان بدەن لەگەڵ زمانە چۆن ڕەبتی ئەکا پێکەوە. ئەفەرمێ لا يستقيم إيمان عبد حتى يستقيم قلبه. بەخوا ئیمانی هیچ کەسێک ڕاوەستاو نییە ئیلا ئەبێ دڵی ڕاوەستاو بێ. ولا يستقيم قلبه حتى يستقيم لسانه. بەخوا دڵیشی ڕاوەستاو نابێ هەتا زمانی ڕاوەستاو ڕێک نەبێ. کاویەتەوە سەر زمان. ئەم زمانە دلیل لەسەر دڵ دلیل لەسەر ئیمان. ئەبێ زۆر ئاگەمان لەم خاڵەت. ئەم زمانەی ئێمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئایا ئێمە چەندێک دڵمان دامەزراوە لە کاتی مەسائبتە، لە کاتی خۆشی و شادیتە، دەرەکەوێ ئیمانی تۆ لەکوێوە چەندێک دامەزراوە. هەمووی بەهۆی زمانتەوە دەرەکەوێ. زمان دلیل لەسەر دڵە، دڵ دلیل لەسەر ئیمانە. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم پرسیاریان نەکەوتیان چ شتێک خەڵکی زۆرە با بۆ جەهەنەم؟ فەرمووی زمان و داوێن. ئەم دوانە خەڵک زۆر بەهۆیانەوە ئەچنە ناو جەهەنەمەوە. معاذ کوڕی جەبەل پرسیاری زۆری کرد لە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم. أفرمي اشتكى أفرمي أعلمكم بالحلال والحرام معاذ بن جبل. لهموت أنزياتر أوي حلال وحرام أنا سو أزاني كام حلال وكام حرام معاذ كل جبل. أو لهموانتان زور فقيه زور عالم زور برسياري كله في غمرجان صلى الله عليه وآله وسلم. إسلام شيء إيمان شيء رأس إسلام شيء عمودك شيء ذروة السنامك شيء شلبوبي شيء. لدواي أما بيغمريان صلى الله عليه وآله وسلم ريت يكر بيود أي معاذ ألا أخبرك بملاك ذلك كله. اشتكت بيوبلم همو أمانكو أكاتو كو. فرموي بلى يا رسول الله صلى الله عليه وآله وسلم. أنا والله بينبلي أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم. فأخذ بلسان نفسه بيغمريان صلى الله عليه وآله وسلم رحمة وقرباني به زماني مبارك خوي آوا قرت. فرموي كف عليك هذا. أأما رايقرة وايلي بك بلاماري خلق ندى بس خليكي خوي به. أهل معاذ وإنا لمؤاخذون بما نتكلم به أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم. أو قصانيك أي كين إما لسر أو حساب كتاب ما لقى الله أكريت. فرمي ثكلتك أمك يا معاذ أي دايك الرول الروبك أي معاذ. وهل يكب الناس على وجوههم أو على مناخرهم إلا عصائد ألسنتهم. دايك الرول الروبك أي معاذ أي خلقي تنازاني بچی بەسەر دەبووچاوە ڕائکێشێنرێن بۆ جەهەنەم یا بەسەر لوتیانە ئیلا مەگەر کۆکراوە و خەرمانی زمانیان نییە کە کۆ بۆتەوەیان لێ ئەکا لوتیان لە زەوی و چەقێ مەناخیر بە معنای لوت دێت. معانی تری هەیە بەس لەم فەرمایشتاوە معنای لوت دێ ینی ڕاکێشێن بەسەر لوتیانە یا دەموچاویانە ئیلا هۆکاری ئەو خەرمانەیە کە زمانی کۆی کردوێتەوە. ئەفەرمێ زۆر سەرم سوڕە ئەمێنە ئیمام ئیبن القەییم کە ئینسان بەلایەوە ئاساییە، کەسی مسلمان بەلایەوە ئاساییە لە زۆر گوناه خۆی ئەپارێز. وەکو عەرزم کردن دەرسەکانی پێشوو لە باسی خەیاڵەکە ینی بەعام میلەتی کورد دەستپاکیکی تێ ئەمینیکی تێ. جاری وایە کەسێک ئەبینم هیچ ئیلتیزاماتی دینی نییە، شتێک ئەدۆزێتەوە دنیای لێتەوە یەک نازانێت چۆن بیگێڕێتەوە بۆ خاوەنەکەی، چونکە مەسەلەی دزی لە سەنعەتی ئەم نییە. کەسمان خەیاڵی دزی ناکەین والله چۆن بچمە سەر ئەو ماڵە و چۆن دەرگاکەی بکەمەوە چۆن بچم دزی، چونکە خەیاڵی دزیمان بۆ نایە، چونکە لە ئەوەی ئێمە نییە، یعنی لە کاری ئێمە نییە. چونکە وتمان خەیاڵ لەکوێ بوو ئینسان ئەلەو شوێنە خۆی ئەبینێتەوە، یان ئەو گوناهەی تیا ڕاسیخە چەکەرەی ئەو گوناهەی تایە بۆیە خەیاڵی لێ ئەدا بۆ ئەو گوناهە، ئەگەر نایبێ ئەو خەیاڵەی نابێ یان ئەو خەوە قەت نابینێ. تۆ لە خەوتا خۆ حیاتی خەو نابینی دزی بکەی، بۆچی؟ چونکە دزی لە سەنعەتی تۆ نیە و لە ئەوەی تۆ نیە.
دیقەت بدە ئەفەرمێ جاری وا هەیە کەسێک ئەبینی خۆڕاگر لە خواردنی حرامە ئەبەد حرام ناخۆ زوڵم ناکە زینا ناکات دزی ناکە ئەبەد بە حەیاتی عارق ناخۆت زۆر کەسێ هیچ ئیلتیزامی بە دین نییە و سەری ببڕە دەست بۆ عارق نابە جاری وای من سایق تەکسی گیرە خۆ بەدەست ئەو 2013 وەریگرتە بە قورعان ماوەسە نەمزانی عارقی پێیەکەنا چۆن سواییەکەم هیچ ئیلتیزامیشی بە دینەوە نییە بۆتە بەڵایەکی زۆر گەورە ئەم 3000 ئەم 2000 لەم کەسەی وەرگرتووە سێرکە ئینسان ئەتوانێت کۆنتڕۆڵی هەموو ئەمانە بکات ئەتوانێت خۆی لە حرام بپارێزێ بەڵام سبحان الله لە حرەکاتی زمانی خۆی پێ ناپارێزێ ناتوانێت حرەکاتی زمانی خۆی بپارێزێ ئەفەرمێ پیاوی وا هەیە ئیشارەتی بۆ ئەکرێ ئیبن القەیم ئەڵێن فڵان کەس زۆر دیندارە زۆر زاهیدە زۆر عابیدە کەچی هەندێک کەلیمات ئەڵێ خوا پێی تووڕە ئەبێ والله ئینسان بەوانەوە لای خۆی لەوەشی گوێ نەدایە بەڵام بەو کەلیمەیە نزمە بێتەوە لە بەردەم ڕەب العالەمین عیبادی چەند ساڵی ئەڕوا جاری وا هەیە بە نێوان مەشرق و مەغریب لە خۆی دوورە خاتەوە جاری وا هەیە ئینسانی وا ئەبینیت لە زوڵم زۆر خۆی ئەپارێزێ لە فاحیشە و خراپەکاری زۆر پاکداوێنە خۆی ئەپارێزێ بەڵام زمانی خەریکی غیبەتکردنە زیندوو مردوو لێ ڕزگار نین و لێ پارێزراو نین هیچ چیش بەلایە زۆر زۆر ئاساییە زۆر بەلایەوە طەبیعیە بۆیە خەتەری زمان زۆر زۆر گەورەیە ئەفەرمێ باشینە خەزمەت فەرمایشتێکی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە صحیح مسلم هاتووە کە جندوبی کوڕی عەبدوڵڵا بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پیاوێک هات لە خزمەت پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم وتی والله لا يغفر الله لفلان قەسەم بەخوا خوا لە فڵان کەس نابووری ئەبێ جرمێکی زۆر گەورەی کردبێ هاوڵێکی بەڕێز هاتووە لە خزمەت پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم متمانەی بەخۆی هەیە ئەم کەلیمەیە ئەڵێت خوا لە فڵان کەس نابوورێتەوە ئەڵێ خوا جەل جەلالوه فەرمووی لە فەرمایشتێکە من ذا الذي يتألى علي أني لا أغفر لفلان أو كيه يد بسر منا كأنما باز أدا وقصة أكاتو بريار أدا لبري من الله فلان كس عفوناكم قد غفرت له وأحبطت عملك أوال لي خوش بوم لو كسا وكهمو كردويتهم هلوشان أم باسي أم هاولني أم هاولا برزيك أم قصيك پیغمبریان صلی الله علیه و آله وسلم ما حدیثێکی قودسیە فەرمووی جاری وا هەیە کەسێک ئاوا ئەڵێ بەڵام خوای گەورە ئەفەرمێ تۆ بڕیار لە بری من ئەدەی لەسەر زەویە بۆیە بەشێک لە عەقیدەی ئیسلامی ئێمە ئەوەیە ئێمە بە کەس ناڵێن ئەهلی ئاگر بە کەس ناڵێ ئەهلی بەهەشت ناتوانین حکمی بەهەشت و جەهەنەمی ئێمە نییە ئەحکامی شەرعی ئێمە ئەکرێ مەسەلەن ئەبینینەوە ئەو حکمی مەسەلەن فسق بسر أو كسا أدري كفر بسر أو كسا أدري شرك بسر أو كسا أدري بلا مسألة جنة ونار أم دوا هر كسا يقبل العقيدة الإسلامية تينا جيشتو شو إيشي إيمانية إما نازانين لو أشي كسا إما آوا إبيني زور بخراب الرشد إما أجمع للضلي وحركاتي ضلي وبيواندي أو لقال خويا النية والله إنسان شرمك كاتك حديثك أسامة بهم الروايات كان وسير أكي أفرمي أسامة ليش لجنگ كان كسيه مشرك أهاد قال طيب مسلمان نكر قال طيب بيغمر إخوة أكر صلى الله عليه وآله وسلم أهات نزيك الصفا كان أبو الراية كردو كان هاولا قراري عنده وتي أنا بيت تميك هلا ماري عنده أم لو لا ينقر أسامة فرياكو جيش تسرسي أيش بلا ما كان كم أكشر كم يكرش مشاركة هذا السكة وتخواره وسامي بعرزة ويسي ليدا هواري كد لا إله إلا الله محمد رسول الله بلا وين كجري هل ليدا كشتي إيه طبعا مكس إهانة ديني كرت قالطي كرت لجنجا لبرامبر يقوستابون هاتو تناو جيش كافر وهاتو قالطشك هاتو أرواتو ناو جيشك أخويا كاتو وناو جيشك وسام شويني كتو زفري بينا وكشتويتي جرانا وبيغمري صلى الله عليه وآله وسلم زور لا أسامة عدز وتي لا إله إلا الله وتو كشت أسامة الله والله تمنى أكر أو رجل مسلمان ما يبيش أو هيج
إسلامتي من الناس أو ندلهم تورو هل شققت قلبه ضل أو كر بويا مسألة جنة ونار عيب إيمانية نازعين أو كسل السلام قالوا لا إله إلا الله إخوة يقول لي بقولي جاريت الله خزمتها أنا أرزم كردوه للا ديق ملايتي ما كرد كسيك هبو زور رقم ليو سبحان الله محرابي مزقوتك بنجريكته وبنجرك الرجل حوشي أوان لو كانت نيجم دا بس أو تسيك بقرانيوت دائما يعني والتشويش يبدو سيمرج جنج بوم خاخ أو متصير بنبيس إيش فائدين هو ننيجك وندوان هو يعني هالهراساني كردو رجع قدري خوات شو بوز جماعة أم الجماعة بكم ويكسل لا ديك درسم شو أمزاني أو بياون نخوشة بيرج بو عمر بو أمزاني أو بياون نخوشة ونيج نكره أنا وتبى خم توشي مشكلة كم حرب بلوت مكاك موعدهم هي أوقات شيء أرم إن جا قرار ما نيج نخم لا ديك حرب بلا راكب ببير ما خلك زور يعني بينا خوش بو أنا بلا من هندي عذرم هنا مسبير من عذر كان شيء بو قناعة بخلاير كبرم دوای کوڕێکی گەنج هاتووتی ماوەسا زۆر لەسەر تۆ ئەکەوێ ئەم بەس ئەوەندە بچۆرە سەری سەلامێ بکە ئەوانە بۆ هیچ نەبێ ئەکسە بڕۆ ئێوتم باش طبعا چوومە سەر ئەم کابرا سێرەکەم لا إله إلا الله لا إله سبحان الله لا إله إلا الله ئەکا لەسەر یەک زۆر سەرم سوڕمایە خۆی ئەم کابرایە ئەوەندەی کە من بینیومە دژایەتی دینی کردو دژایەتی محرابی کردو مزگەوتی کردووە ئێستا ئەوە تا وشەی لا إله إلا الله ئەڵێ لەسەر جێ کردو تازم مجبور بووم زۆر سرم سوڕما لە ئیتر وتی ماوەسا گردنم ئازاکە و زوو لا إله إلا الله لا إله إلا الله هەواریە کرد زۆر ناڕەحەت بوو یەکەم جارم بوو لە ژیانما کەسێک بینم مردوو بێت لەبەردەستمە گەنج بووم وردە وردە هەستم کرد ئەم پیاوە ئیتر ڕۆحی کێشێ دەست و لاشەی سارد سارد بوویەوە سبحان الله هەموو گیانی سارد نێوچەوانی گەرم عرەقی ئەکرد عرقي زور لفرمايشتي في غمريانا هي صلى الله عليه وآله وسلم فرمي المؤمن يموت بعرق جبينه إيمان دار بعرق نيوتشوان أمري أو نخج على ذيك شلة بردم خوايا وعرق كاتو أمريت كديقة أداء فرمايشتن بيركوتهم والله ما حسني خاتمة يا أبو أنبياء يكمل دوك شوردم يكمل دوك فنم كر يكمل دوك لسري ومتاتا ناشتم هموشتيكي سبحان الله أبياء فكري مني قوري زور دائما بيرم أكردو باش أوبيا وتشن رقم ليبو كشي أو هم علامة جوانا كان يهبو كوتاي حياتي وشي لا إله إلا الله محمد رسول الله بو أي باش أخو من هي الزمانة تقني بوخم بويا التغيير كي زور قوري لحياتي من دروس كر بويا إنسان قط بناوي خو بالرياض ندى بخوا خوا لفلان كاس خو جنابه أو إشي إيمانية أو إشي خواجان خويتي بوي إمام ابن القيم فرمي فهذا العابد الذي قد عبد الله ما شاء أن يعبده أو عابد قوريك أو أن عبادة كردوها بس خوا إذا نتشيبه كردوها أحبطت هذه الكلمة الواحدة عمله كله أهم شيء بزوتي خوا لفلان كس خوجنا به هرشي كردوه أو سفري كردوه فرما يشتكي بيغمر جان هي صلى الله عليه وآله وسلم لأبو هريرة هاويني أم فرمودي أفرمي تكلم بكلمة إمام أبو هريرة أفرمي أوبقت دنياه وآخرته وأخوة يكلمة والدنيا وآخرته فوتان لصحيحين هاتوا في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي إن العبد لا يتكلم بالكلمة من رضوان الله عند جعل قسيك كلا الرزامان دي خويا قسك أكا زور قرنية بلاشي وقسك نهزاني يرفعه الله بها درجات ويقول چندین درجة لا يخوي برزي أكات ونزيكات كلمة إيكي بسيط والله جاري وهي سر خوشي لكسيك أكي جاري وهي دعائك خير بو كسيك أكي كلمة بزماني تويت جاري وهي زردخنة أكي جاري وهي إشارة أكي بو كسيك اشتيكي بسيط كردويكي بسيط كلمة إيكي بسيط درجاتي تو زور برزكات ولا إخوة وهند جاريش كلمة قليت كخوي يقول اللي تو رأبه لو كلمة كأم خوي هي زور جوي ناداته يهوي بها في نار جهنم أو شيء أم كسيا أخاتنا وأجري دوزخ وهلي أداتنا قولاي جهنم أفر مجاري وهي روايتك مسلمة هاتو عبد كلمة قالت
نازانێ، بەڵام نێوان مەشق و مەغریب چەندێ دوورە ئەوەندە بە ناخی جەهەنەما ئیباتە ناوە. ترمذی بۆمان ئەگێڕێتەوە لە فەرمایشتێکە بیلالی کوڕی حارثی مزنی لە پێغەمبەرگیانەوە صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ جاری وایە کەسێک لە ڕزوانی خۆیان کەلیمەیەک ئەڵێ پێشیوان نییە زۆر قبول بوو بێ، هەر شتێکی بەسیتە بەلایەوە، بەڵام لای خوا زۆر گەورەی ئەو وشەیە. جاری واشەیە ئینسان کەلیمەیەک ئەڵێت هیچ بەلایەوە گرنگ نییە، ئەم کەلیمەیە کە لە ڕزوانی خۆی زۆر بچووکیشە لە ڕۆژی قیامەتە فریایەکەوێ ڕەزامەندی خوا بەسەریادا ئەبارێنە، خوا عەفویەکە لەسەر ئەو کەلیمە، ئەم کەلیمەی تریشیان خوا عقوبەی ئەدا لەسەری. بۆ تەمایەت و ڕەبوونی خوا جەل جەلالوه لەم کەسە. ئەی هاوار چەند کەس هەیە قسە ئەکات کەلامێک ئەڵێ کە ڕەبتی بەوە نییە، بەڵام خوا جەل جەلالوه لە خۆی ئەڕەنجێنێ. ئەفەرمێ پیاوێک لە ئەصحاب وفاتی کرد، پیاوێکی تر وتی ئەبشر بالجەنە، مژدە لێ بەهەشت، تۆ بەهەشتیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ڕووی تێ کرد و فەرمووی وما يدريك لعله تكلم بكلمة فيما لا يعنيه، تۆ چوزانی پێ ئەڵێ بەهەشتی لەوە چێ وشەیەکی وتبێ کە ئیشی ئەو نەبوو بێ، ئەو بەخیلە بما لا ينقص، یا بەخالەتی کرد بێ لە هەندێ ماڵ و سەرەت و سامانی خۆیان کە هیچ بلەو کەم نەبووە، بەڵام مناعی خێر بوو لە شتێکە ويمنعون الماعون، لە شوێنێکە منعی کەسێکی هەژاری کرد بەهۆی ئەم کەلیمەوە بەهەشتی نەبێ. ئەم وشەیە لە زمانیەوە یا ئەم کردەوەیە کە ڕەزالەتی کردووە، ڕەزیلی کردووە. سبحان الله، ئەوە هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم، ئەوە هاوڵێک تر موژدەی بەهەشتی ئەداتێ پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم قبول ناکە. ئەفەرمێ غوڵامێک شەهید بوو، شەهید لە ڕۆژی ئوحودە، سەیریان کرد سبحان الله ئەمەندەی برسی بووە بەردێکی بەسکیەوە بەستووە. دایکی هات کە بینی ئەم کوڕە جوانەکەی ئەوە تا خۆڵ بە دەموچاوە لەگەڵ خوێنەکەیە تێکەڵ بووە، ئەفەرمێت دەموچاوی جوان سەڕی و فەرمووی هەنیئەن لەکە یا بونەیە بالجەنە، هۆ کوڕە بچووکەکەم، کوڕە شیرینەکەم، مژدە و لێبێ بە بەهەشت. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرمووی وما يدريك، تۆ چوزانی لعله كان يتكلم فيما لا يعنيه، لو أشياء أما وشيء وتبيك هيش ربطي بوانا وبيا لها تسر أول شيء لسر أول شيء عقوبة بدر لنا أقرابه. لصحيحين هاتوا أفرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت، هم لبرما نفرما اشتكى هركز إيمانية بخدا وبروجي آخرة بخير بلا بيدنگ به. أفرمي لفرمايشتك هركس إيماني هي بخوب الروج آخرة فإذا شهد أمرا فليتكلم بخير أو ليسكت، اشتكي بيني يقصيك خيري تابك يا بيدنگ به. إمام الترمذي لسنة دكتور أفرمي من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه، يكيق لجوان يكاني إنساني إيمان دار أوي هر اشتبه واندي بوانا بأبد بشين ينار وتداخليت يناك وقصيت يناك. سفياني كر عبد الله الثقفي ومن أجرته أفرمي وتم أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم قل لي في الإسلام قولا لا أسألك عنه أحدا بعدك. خوان ما نوب ومناتو أن برسال لك أسكم يقبو شامبيون ولا دويتو برسال يترناكم طواو. فرمي قل آمنت بالله ثم استقم، بلي إيمان هي بخوا جل جلاله واستقامتها بلا سر وشيء إيمان بخوا ولا سر عقيدة. قلت يا رسول الله صلى الله عليه وآله وسلم ما أخوف ما تخاف عليه، أي لشي زور أترسي لمن. فأخذ بلسان نفسه زماني خوي قربي غمري خواه صلى الله عليه وآله وسلم أألم لما أترسم إيمانتها بي استقامتها بي زمانت بقرب هشتيت. أم حبيبة خزاني بيغمريان صلى الله عليه وآله وسلم دايك إيمان دارانا فرمي كل كلام ابن آدم عليه لا له، هرشي وشيك الله بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي هر وشيك لزماني إنسان در أشي لسري أبيت مال بو أمنية بويا مال لسري إلا مقر فرماني بشاكا كردبي يا راقري لخرابة كردبي يا ذكري خواي كردبي ما عدا وهموي بلايا بسرسرتوي راست وشكا يا رازنية شانك أجلي سورقي شانك أجلي سور ناقري أقر بيانيت كردوا همو كردوا كان همو دستو قاتو همو أعضا كان لا شيتو همو جمقة كانت هاوارا كان هوال لزمان كان اتق الله فينا فإنما نحن بك.
هەموو هاوارەکەن لە زمان هۆ زمان کورە ئاگەر لێمان بێ بەخوا ئەگەر تۆ ڕێک بووی هەمومان ڕێکە بین تۆ لار و خوار بووی هەمومان لارە بین واتە کردەوەکان لاشەی خۆت ئەعزاکانی خۆت هەمویان گیرۆدەی زمانی خۆتن پێت ئەڵێن هەی زمان ڕێک بە با ڕێک بین لار بووی لارە بین هەندێک لە سەلەف کاتێک کە محاسبەی خۆی ئەکرد لەسەر چی بڕۆژە کاتە دەرەوە بەخوا ئەمە ڕۆژە گەرمە یا ئەو بەخوا ڕۆژە ساردە دوای محاسبەی خۆی کرد ئەو تو هەقە چی بەسەر ئیشی خواوە ساردە یا گەرمە خۆ مە خەبەرێکە داوێتی طبعا ئەو زانە قەدیمیانە سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆر حیساباتی وردیان لەگەڵ زمانی خۆیان ناکرد زۆر بە وردی لەگەڵ زمانی خۆیان تەعامولیان کرد وایە ئەم زمانە چەندێک بینی ئەمان تێک ئەدا ئەم زمانە چەندێک ئەمان بچووک ئەکاتەوە ئەم زمانە چەندێک حسابی گەورەی لەسەر لای خوا جەل جەلاله سبحان الله جاری وایە ئەم زمانە کەلیمەیەک ئەڵێ لا یوبالی به فەرمێکی لە پیاوچاکان ڕۆشت قەسرێکی جوانی بینی فەرمووی ئەم قەسرەی کێ وتیانی فڵان کەس ئەڵێ شەوێ هەتا بەیانی نەخەوت ئەی تۆ هەقە چیەوە سەر قەسری خەڵکە تۆ بۆ پرسیار ئەەکەی لە شتی خەڵک تۆ بۆ لێکۆڵینەوە لە خەڵکەکەی جێسە بیرکەنەوە لە حاڵی خۆمان هەندێک لە پیاوە گەورەکانە فەرمی ئیبن قەیم لە خەوا بینران پرسیاریان کرد حاڵتان چۆن بوو طبعا یەکێک لەم کتێبانەی ئیبن قەیم کە زۆر باسی خەوی تێئەکا ئەم دا و دەوایە کە خەوی پیاوچاکان و ئەوانە زۆر ئەگەڕێتەوە کە پشتێک لە وحی لەسەر زەویە کە ما بێت تا ڕۆژی قیامەت یەکێک لە 36 بەشەی وحی کە لەسەر زەویە ما بێت بریتێ لە خەو کە خوای گەورە ئیرشادی موسڵمانانی پێ ئەکە بۆیە فەرمێکی لە پیاوچاکان لە خەوا بینرا وتیانە لە حاڵە چۆنە فەرمووی بەخوا بەهۆی یەک کەلیمە من ڕاگیراوم نەجاتم نابێت لە بەهۆی زمانمەوە وتیان کەلیمەکە چییە فەرمووی ڕۆژێ هاتمە دەرەوە وتم ئەی هاوار خەڵک چەند پێویستیان بە باران و بارانیش نابارێ تێم کەلیمە چەند ئاسان پێویستیان بە باران و باران نابارێ ئەوە تا خوای گەورە ڕایگرتوم پرسیارم لێ ئەکا تۆ ئەزانی پێویستیان بە بارانە یا من سەرکە ئەم وشە بەسیتانە یعنی سبحان الله لەسەرمان بۆتە ماڵ خوای گەورە پێ ئەم ئەفەرمێ ئەرێ من مەسلحەتی عەبدەکان مەزانم یا تۆ کە قسەی تێ ئەکەی ئەفەرمێکی لە سەحابە بەیەکێ لە جاریەکانی وتی ئەو سفرە و خوانە بێنە بیهێنە و با دانیشین خواردن لەسەر بخۆین دوایی ئەڵێ وەستا تەوبەی کرد ئەستەغفر الله ئەو بۆچی تەوبەت لە پێناوی چیا کرد واللهی ئەترسم خوا لەسەر ئەم کەلیمەی کەوتم ئەم سفرە بێنەوە ڕاخە و با ئێمە دانیشین و لەسەری بخۆین ئەترسم لەمە حساب و کتابم لەگەڵا بکە سبحان الله باشە ئەوە کەی حساب و کتابی لەسەر لەوە چێ جۆری قسەکەم بەم جاریە وەکو ئەمرێکی قورس بوو بێ لەوە ئەچێ ئەم وشەیە کە وتومە ئەمە سفرەی ئێمەیە ئەم قسەیە غەڵەت بوو بێ چونکە هەمومان مڵکی خوان جەل جەلاله و سفرەش مڵکی خوان ئەفەرمێن لە هەموو حرەکاتی لاشەی تۆ زمان ئاسانترینیانە کە ئەجوڵی تەمام سبحان الله نیعمەتی زمان بیرکەنەوە بەناو ئەم ئاشەیە هەڵە سوڕێ برینداریش نابێ ببینی ئەم دانانایەت و ئەڕۆ ئەم هەموو کەلیماتی کە ئێمە ئێڵێن هەمووی ئەو هەموو خواردنەی کە ئێخۆن ئەم دیو ئەو دیوی ئەکا سبحان الله لە هەموو لاشەی تۆ حرەکاتی سەریعتر بریتێ لە زمان تصوری ئەم نیعمەتەکە والله ئینسان بەس لە نیعمەتی زمانە سەیری رب العالمین کات نازانێ یعنی بشۆ مناڵێکم بینی کە نەئەتوانی قسە بکە چونکە مەڵاشووی کەمێک کونێکی بچووکی تیا بوو هەر قسەیەکی ئەکرد سەود لە بری ئەوی لە قورگەوە بێت لە لوتەوە هاتە دەرەوە سبحان الله شتێکی بەسیط کە هەوڵی چارەسەری ئەدرێسە بەڵام شتێکی زۆر بەسیط کە خوای گەورە نیعمەتێکی زۆر گەورەی بە تۆ داوە چەند جار کەسێک وەڵا زمانی قورس بووە بۆیە ئەخیر شت ئێمە کە دلیل لەسەرەوەی کەسێک ئەمرێ ئەڵێن زمانی شکە یعنی تەواو حتا زمان حرەکە ئەگەری حیات بۆ ئەم کەسە هەر تەواجودی وجودی هەیە کە زمان شکایتە تەواو بۆیە ئەفەرمێ لە هەمویان حرەکاتی سەریعتر لە هەمووشیان بەزەرتر لەسەر عەبد بریتێ لە زمان
أفرمي السلف وخلف اختلاف يعني إما هرچی شتێک بڵێن هەمووی ئەنووسرێ یا بەس خەیر و شەڕ ئەنووسرێ لەسەرمان یا هەر کەلیماتی ڕۆژانەشمان لەسەرمان ئەنووسرێ أفرمي دوو ڕەئیە لە مەسەلەی بابەتێکی عەقیدەیە ئایا خەیر و شەڕ هەمووی ئەنووسرێ یا ما تەلەفەظتە به هەرچی بە کەلیمەیەک بە زمانتە هات حتەنان ئەحێک ئەفەرمێ ئەحێک کە تۆ ئەیکەیت ئەم سەڵتە دەرەچێ ئەنووسرێ یا نانووسرێ أفرمي دوو ڕەئیە رأي أرجح ويا حرشي كتو إلي بباش وخراب وحلال ومباح ومكروه همي أنوسري شتي طبيعي دنيا شت كإلي هار همي لسري أنوسري كوابو وكو سلف أفرمون همو شيء إنسان كلزماني درجة مالا بسرية هي أمنية بوي أبيني أبو بكر الصديق رضي الله رحمة خوي لي وزماني خوي أجري ما مني بهدرة بردو توشي هزار مشكلة كردوم بردي أخست سر زماني هتاوك وقصيق نكات زوزو بيري ببوي قصيك زيادة نكات تنها لذكري خويا بكاري بين دي بزانا قصا أسيري تويا بلام أجر كرد تو أسيري ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ما دليل أوانيك أفرمون هموي أنسري هر وشي لزماني تو درأتي إلا رقابيك زور ورد بسري ويتي وهر هموي تو ما ركري لسرد دي بزان الزمان دو آفتي زور قوريتي آفتي بيدنجي آفتي قصة كردن هر دو كان آفة إمام أفرمي أبي قصة بكيت قصي باششكي بلام زور كالوتراوة الساكت عن الحق شيطان أخرس إنسان أقربيته ساكت بلا حق حقيق أبيني ونلت أما الشيطان كزماني بسراوة هيت سودي نبو دايما تكلم أو كسشق قصيق أكاتو هيج قوينا داتي أولا شيطانك ناطقة أقال أبي أقال الزمان أبي هدو سركي هر خطرة بيدنگ أبي لكوا بيدنگ أبي قصة أكي لكوا قصة أكي بويا من كان يؤمن بالله فليقل خيرا من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت أفرمون دو إشي داوة وسر أمته إما صاحب حضارتك كقسمان برنامج بيدنجيش من برنامج هردو كان أبي بزاني لكوا قصة أكي أبي برزاني لكوا قصة ناكينو بيدنگ أبي بيسمان بي هندجار بيدنگ بين بيسمان بويا نطق نكين لمسألة شتێکا کەوا بزانین خەیری بۆ ئیسلام و مسلمانانتیانە دەی ئێستا بیر کەنەوە بزانن زمانی ئێمە لەکوایە خەریکی چییە طبعا کە باسی زمانەکەین تەنها شەمان مەبەز نییە ئیشارەت نووسین هەموو ئەمان ئەگرێتەوە زمانە قسەیە کەلیمەیە واللهی مۆبایلەکەت هەڵەیەکی پێ ئەنووسی تۆمارە لەسەرت دوو جار تۆمار ئەمەیان خۆشت تۆمارت کرد بەدەستی خۆت لروج قامت أدرته وبسرت إما باسك باسي زنا ابن القيم أم بابا تمام بو هلا بجرا وما باسك يك كلمة غلط لا بيارك وبو أفرتك ولا أفرتك وبو بيارك أم بلا مصيبة أنا بسرت فيها هنا ونازعني لو أتيتو كلمة يقبليت كلمة زور بسيط عند جل زانكم وطلب كان ألم لو أتي لسر وشي خوشم أوي خوازر عقوبة بدات بكسك الله خوشم أويت يك درود لك الله كذا شو خوش بنويستو خوش يستي معاني زور قولي هي دو فيلد لي كردوا سي ظلم لي كردوا چونك بهوي أو كسك تجيرو ده كردوا بخوته سروي أمانة شوهر همو لا يخوا جل جلاله كلميك حرام دوت ولا شوينك حرامة بوي إنسان أبي زور أجي لو شكانوا كلمات كاني به راست نظرك أبيت السرتاي زنا دواتر أبيت خيالات لذهني إنسانة بلان وشكانا بريدي زنان كأيهن وأيبا بوي إنسان إيمان دار زور أبي أجي لزماني به بيبارزه حتى وكو خاي جورا أي بارزه خواهی جان ئێمەی عەبدی گونەهبار هاوا و هانا و ناڵەمان بۆ لای تۆیە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لێمان خۆش بە خوایە لە گوناهی زمانمان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەکەین لە گوناهی دڵمان ببوورە خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی چاوەکانمان ببوورە خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی داوێن و عەورەتمان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت
خوای بەزەیی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کرد گوناهێ بە پەنهان کردومانە خوای لێمان ببورە گوناهێ لەمەوە پێش کردمان عەفومان کە گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەین خوای عەفومان کە یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەی و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێن خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت کەلیمەیە بەرامبەر بە هەر موسڵمانە وتومانە خوای داوای لێبوردن لێ ئەکەین خوای لە هەموو موسڵمانە ببورە کە ئێمە غیبەتمان کردبێ کە ئێمە لە دڵمانە حەسادەتێکمان بەرامبەری بردبێ کە ئێمە لە دڵمانە بغض و ڕقێک لە تێیە دروست بێ بەرامبەری یا ئیلاهی داوای عەفو لێ ئەکەین داوای لێ خۆشبوون بۆ ئیماندارانە لێ ئەکەین خوای هەر موسڵمانێ غیبەتی کردوون عەفوی کە هەر موسڵمانە ڕقی لێمان و عەفوی کە هەر موسڵمانە حەسادەتی پێ بردوون عەفوی کە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت حاجەمان زۆرە بۆ لای تۆی بەرزکەینەوە زمانمان کوڵە لە بەرزکردنەوەی حاجەکانە یا ربی خوای ئەوەی ئەمانەیە پێمان عەتاکە هەر چاکەی ئەمانەیە پێمان عەتاکە یا رب العالمین یا ربی خوای داوا لێ ئەکەین بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەو خۆشەویستەمان لە هەموو عمری خۆیان هەر چاکەیەکی داوای لێ کردو ئێمەش داوات لێ ئەکەین پێمان عەتاکە ئەو خۆشەویستەمان هەر خراپەیەک پەنای پێگرتووی لە هەموو عمریە ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدەیە ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی هاوڵ و عەزیز و خۆشەویستانمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەرمان بەرز کرد لەم دنیا سەرمان بەرز کرد لەو دنیا خوای محبت لە بینی دڵی موسڵمانانە زیاد کە ئەم ئومەتە هەڵسێنرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین خوای گیان تۆ خۆت ئەزانی زەلیلی زۆرمان چەشتووە یا ئیلاهی خوای داوات لێ ئەکەین بەرزمان کەرەوە حەضارەتی ئیسلامیمان بۆ بگێڕەوە تو گەورەی خۆت خوای گیان ئەم ئومەتە خوێنی زۆر لێ تکاوە عارەقی زۆری ڕشتووە فرمێسکی زۆری ڕشتووە ئەزانین ئێمە کەڵکمان نییە خوای تۆ خۆت کەڵکدارمان کە خۆت دڵمان یەکخە خۆت ماڵمان یەکخە وشەمان یەکخە بەرزمان کەرەوە بەسەر کافرانە زاڵمان کە یا رب العالمین یا ربی خوای داوا لێ ئەکەین دەستی یەهود و نەسارەمان لێ بڕە دەستی مەجووسمان لێ بڕە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین ئەم ئومەتە لە ئەسرا و خراب بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا رب العالمین سیادە و قیادەی عالەم و جیهان بخەرەوە دەستی موسڵمانان یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان بە خزمەتکاری دینەکەت قبوڵمان کە بەرەکەتی خۆت بەسەر عمرمانە ببارێنە بەرەکەتی خۆت بەسەر کاتمانە ببارێنە بەرەکەتی خۆت بەسەر ماڵ و ئەموالمانە ببارێنە یا ربی خوای ئێمە داوای چاکەکانی دنیا و ئاخرەت لێ ئەکەین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین لە دنیا چاکەمان پێ عەتاکە لە ئاخرەتە چاکەمان پێ عەتاکە لە خراپەکان بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ